مادەکانی 15 و 16 ناکۆکی خستە نێوان فراکسیۆنەکانی نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بەهۆیەوە کۆبوونەوەی شەوی چوارشەممەی ئەنجومەنی نوێنەران بۆ دووشەمە دواخرا. لا کۆبوونەوەکەدا لە کوی 50 مادە 14 مادەی پەسەند کرا، بەڵام کاتێک خوێندنەوەی یاساکە گەشتە مادەی 15 ناکۆکیەکانی نێوان فراکسیۆنەکان تەقیەوە. مادەی 15 دەڵێت لا جیاتیەوەی پارێزگا یەک ناوچە یان یەک بازنەی هەڵبژاردن بێت، پارێزگا بکرێتە چەند ناوچەیەکی هەڵبژاردن و بۆ سەرئاستی قەزاکان داببەزێت. هەرێکە لە هاوپەیمانی سایرون و نەسر و هێزە عێراقیەکان لەگەڵەوەدان بازنەی هەڵبژاردن لە سەرئاستی قەزا بێت و پشتیوانی لە لیستی تاکەکەسی دەکەن. لە بەرامبەردا فراکسیۆنە کوردیەکانی پەرلەمانی عێراق و هاوپەیمانی فەتح پشتگیریەوە دەکەن بازنەی هەڵبژاردن لە سەرئاستی پارێزگا بێت و هاوشێوەی هەڵبژاردنەکانی پێش و لەسەر تاسەری عێراق 18 بازنەی هەڵبژاردن هەبێت. بەپێی ڕاگەیاندراوی فەرمانگەی ڕاگەیاندنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق 62 پەرلەمانتار داوای ئەوەیان کردووە کە دەنگدان لەسەر هەردوو مادەی 15 و 16 دوا بخرێت تا دەرفەتی زیاتر لە سەر گفتوگۆکردنیان هەبێت، بەڵام داواکەیان لە کۆی 207 ئەندامی ئامادە بوو تەنها 71 دەنگی هێناوە. بەمەش لایەنە کوردستانەکان بایکۆتی دانیشتەکەیان کردووە و ڕێژەی یاسایی دانیشتەکەیان شکاندووە. گەرچی سەرۆکی پەرلەمانی عێراق بڕیاریدا کە دانیشتەکە بۆ نیو کاژمێر دوا بخرێت تا بە گفتوگۆکردن لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکان درێژە بە دانیشتەکە بدرێت، بەڵام بەهۆی ئامادە نەبوونی فراکسیۆنە کوردستانەکان بۆ گەڕانەوە ناچار محەممەد حەلبوسی دانیشتنی پەرلەمانی بۆ دووشەمەی داهاتوو دواخست. شایانی باسە تەنیا هێزە کوردەکان دژیان مادەیە نەبوون، بەڵکو نیوەی سونەکان و مەسیحیەکان و تورکمانەکان و دەوڵەتی یاسای نووری مالیکیش دژ بەون کە بازنەی هەڵبژاردن بۆ سەرئاستی قەزاکان داببەزێنرێت. ئەگەر بازنەکانی هەڵبژاردن لە سەرئاستی قەزا بێت هەرێمی کوردستان دەبێت بە 32 بازنەی هەڵبژاردن و بەم شێوەیە دابەش دەبێت. سلێمانی 16 قەزا، هەولێر 9 قەزا، دهۆک 7 قەزا. هاوکات بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق ژمارەی کورسەکانی پەرلەمان لە 329 کورسی بۆ 251 کورسی کەم دەکرێتەوە و لەو ژمارەیەش 9 کورسی بە سیستمی کۆتا بۆ پێکهاتەکانە. لە هەمان کاتیشدا ژمارەی کورسەکانی پارێزگاکانی هەرێمی کوردستان لە 44 کورسیەوە بۆ 35 کورسی کەم دەکرێتەوە و بەم شێوەیە لێدێت. سلێمانی 14 کورسی، هەولێر 12 کورسی، دهۆک 9 کورسی. لای خۆیەوە سەعید کاکەیی ئەندامی پێشووی ئەنجومەنی کۆمسیارانی عێراق لە میانی بەرنامەی ئەمڕۆی کەناڵی ئاسمانی پەیامدا ڕایگەیاند دەبێت کورد جەخلەوە بکاتەوە کە بازنەی هەڵبژاردن لە سەر ئاستی پارێزگا بێت، لەبەرەوەی ئەگەر بازنەکان بۆ ئاستی قەزا بچووک بکرێتەوە ئەوە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم مەترسی گەورە ڕوو لە کورسیەکانی کورد دەکات. هەروەها بەهار مەحموود ئەندامی لیژنەی یاسایی ئەنجومەنی نوێنەران بە پەیامی ڕاگەیاند لە مادەی 8 لە لیژنەی یاسایی مەرجێکیان بۆ کەسە زیاد کردووە کە دەبێت بە ئەندامی ئەنجومەنی نوێنەران کە نابێت خاوەنی دوو ڕەگەزنامە بێت، بەڵام پێشنیارەکەیان دەنگی نەهێناوە. بەهۆی بوونی گومان لە سەر ژماردنی دەنگەکان 50 واژۆیان کۆ کردوێتەوە و دووبارە داوای خستنە دەنگدانی ئەو بڕگەیان کردووە، کەچی دواتر بەهۆی پشێویەکانی پەرلەمان و دواخستنی کۆبوونەوەکەوە دەنگدانەکە دووبارە نەکراوەتەوە و ناچار لە ڕۆژی دووشەمە جارێکی دیکە و بڕگەیە دەخەنە دەنگدانەوە. لایەن و فراکسیۆنە جیاوازەکانی ئەنجومەنی نوێنەران تا کۆبوونەوەی ڕۆژی دووشەمە 4 ڕۆژیان لەبەردەستدایە تا بگەنە ڕێککەوتن، بەڵام ئاماژەکان بۆەوە دەچن ڕێککەوتن لەسەر ئەوەی کە بازنەی هەڵبژاردن لەسەر ئاستی پارێزگا بێت یان قەزا هەروە ئاسان نابێت. شكرا جزيلا.